ولی تماشاوانی جایدی هالبجاردن عراقین و پروپاگاندا دوام روش بریو دچن جاران تدیتون سیاست مدار عراقین کسات کان چافدرین سیاسی چارچوب گواردن دراماتیکین دور دگود به هالبجاردن نه نکرین لی پروپاگاندان دست بکرین اولهن دورین عراق بتایبتی الجزیره عراق نوراست دمکه به مهانه پروپاگاندان گلک بگرمی دست بکرین کمیسیون جدی بیجه بصدان پیشلکاری هات نکرین لی پیشلکاری هرما کردستانی نوگرتنه البته پروپاگاندا گرمن جبرکو افهاد بجاردن چاره نویسازن بو چاره نویسازن گلو جبرکو روشا دوري د گوارتنين گل لكن توند دجوار و نچاوره کری دا هم خوشی تعقیب دکن گلو کوچر رود ده شنشکیت ادیت همیتش سرکو بنیگ بون ادیت آچان گرینگه کاندید بر بجار هایداری یاسا و رسا و حتی اجراعات پارزگه هانو هره مانجی بن جبلی یاسای کمیسیون وانجی یاسا و اجراعات و رهنمایی در کرنه میوانه که مهجای صبراتی و پرسی برس اردلان احمد پارێزەری ڕاوێژکار نال استودگی میوانێ منە کاکردەلان بخێر بێ هەڵبەتە خۆ دەزانی پرۆپاگاندا دەست پێ کردووە ڕۆژ بە ڕۆژ لەوانەیە گەرمتریش بێ تا چەند گرنگە کاندید قەوارە سیاسیەکان لایەنە سیاسیەکان یاساکانی کۆمسیۆن ڕێنمایەکانی پارێزگان ئەو پارێزگانی تێیدا پرۆپاگاندایەکە لەبەر چا بگرن وریابن لە چونیەتی جێبەجێکردنی بەڵێ هەبۆی پرۆسەکە پرۆسەیەکی متمانە پێکراو بێ پرۆسەیەک بێ کە بەبێ کێشە تێپەڕێ و هەموو لایەک تێیدا سوودمەند بن هەر کەسە و مافی خۆی ئەوەی کە شایستەیەتی بەدەستی بێنێ پێویستە پرۆسەکە پرۆسەیەکی ئارام بێ و هەموو کاندیدەکان و کیانە سیاسیەکانیش پابەندی یاساکان بن کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنیش بۆ وابەستەبوونی کیانەکان و ئەو کەسانی کە خۆیان هەڵبژاردووە کاندیدەکان کۆمەڵێک ڕێنمایی دەرکردووە نزیکەی 22 ڕێنمایی دەرکردووە کە پێویستە کاندید و کیانە سیاسیەکان ئەوانەی بربژێرن بۆ پەرلەمانی عێراقی وابەستە بن پێوەی ئەوە پێویستە وابەستە بن بۆ ڕێنمایانش کە لەلایەن شارەوانیەکانی پارێزگاکانەوە دەردەکرێت و بۆ پرۆسەی هەڵبژاردن کۆمەڵێک شتی یاساخ کردووە لەوانە ئەوەیە کە پێویستە پۆستەرەکان ئەوانەی کابێت لە سەر شەقامەکان دانەنرێن لە با بڵین ناوەڕاستی شەقامەکان بە شێوەیەک دانەدرێن کە ڕێگری لە بینینی هات چۆ بکات پێویستە دیوارەکانی فەرمانگە حکومیەکان بەکار نەهێنرێن بە هیچ شێوەیەک پێویستە شورای باخە گشتیەکان بەکار نەهێنرێت بۆ پرۆسی هەڵبژاردن پێویستە بەرزە پردەکان بەکار نەهێنرێن بۆ پرۆسی هەڵبژاردن پێویستە لەسەر کاندیدەکان تەشیر یاخود هەڵنەستن بەوەی کە پۆستەری کاندیدی دیکە بدڕێنن پێویستە لەسەرەوەی کە کۆمەڵێک 22 ڕێنماییە یەک لە دوو یەک هەمووی وابەستەی پیشاندەوە پێویستە شارەوانیەکانیش ڕێنمایی دروست دەرکەن بۆی ئەو شوێنانێک کە قەدەغە کراون بۆ ئەوەی کە کاندیدەکان و کیانە سیاسەکان پۆستەرەکانی دەدا بنێن ئەوانش پێویستە ئەو ڕێنمایانە بدەنە کاندیدەکان بۆەوەی کە ئەو پرۆسی هەڵبژاردنە نەبێتە لەوەی کە نەبێتە هۆکاری ئەوەی ژیانی ئاسایی لە هاوڵاتیانی هەر پارێزگایەک تێک بدە بله کەواتە ئەبە شەشەم خۆلی هەڵبژاردنە لە عێراقێکە بەڕێوە دەچێت تو وەکو پارێزەرێکێک و چاودێرێک تێبینیت کردووە کە تێگەیشتن ڕؤیا دنیابینی باگراوەندی خەڵک بۆ چونیەتی تەعاملکردن لە گەلەم پرۆسە دیموکراسیە گۆڕانکاری ئەرێنی بەسەرهاتووە جار بوو جار باشترە یان پێچەوانەکەیە بە بۆ چوونی من بەرەو پێش چووە هەر لە سەرەتای دەستپێکردنی پرۆسی هەڵبژاردن ئەگەر جەنابەت و هەوڵاتیانیش بینەرانی بەڕێز ئەگەر سەرنجیاندا بێ جاران بە شێوەیەکی زۆر نەشیا و ئەمود و حتا تەنانەت هێماکانی هاتوچۆش بەکاردەهێنران بۆەوەی کە پۆستەری لێ هەڵواسرێت و شێوازێکی ناشرین بەکاردەهات ئێستا ئەوەی کام لە حەزە دەکەین و تێبینی دەکرێت شێوازێکی باش لە بیدایەتەوە با بڵێن لە سەرەتاوە پەیڕەو کراوە و هاوڵاتیان تێگەیشتێکی تەواویان هەیە کە دەنگدانی ئەم جارە هەموو جیهان بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو گۆڕانکاریەکی زۆر گەورە دەڕوات بۆیە پێویستە هاوڵاتیان دەنگی خۆیان بدەن بۆی کە بەشدار بن لەو گۆڕانکاریە بەرەو ئاراستەیەکی باش و هاوڵاتی باوەڕ دەکەم شەڕ لەسەرەوە دەکات کە دەنگەکەی بە فیڕۆ نەڕوات چونکە دەنگی ئەو ئایندەی عێراق و ئایندەی کوردستانیش بە تایبەتی ئێمە وەکو هەرێمی کوردستان دەنگێک بۆ ئێمە زۆر گرنگە ئەندامێکی پەرلەمان کە زیاتر بێ بۆ ئێمە لە پەرلەمانی عێراقی بۆ ئێمە گرنگە بۆی بتوانێت کورد لەوێ ئەو ئەندام پەرلەمانانەی کە دەچنە پەرلەمانی عێراقی بتوانن داکۆچکەرێکی باش بن لە مافەکانی بەڵێ هەڵبەتە ئێمە باسیەوەشەکەن لەبەرەوە خۆ دەزانین ئێمە تا چەند پرۆسەیەکی دیموکراسی و یاسایی ئەوەندە پرۆسەیەکی ڕەهەندێکی سیاسیش هەیە وەکو تۆتی چارە نووسازە کاکردەڵان کۆمسیۆن تا چەند توانیوێتی بە شێوەیەکی هاوسەنگ
یاسا لە بەرامبەر هەموو کاندیدان و هەموو ناوچەکانی عێراق پەیڕاو بکات بۆ نمونای خۆی باسەکات لە ژێری عێراق دەیان و سەدان پێشێلکاری کراوە تا ئێستا پرۆپاگاندا دەست پێ نەکردو. دەزانی کۆمیسیۆن ئەوەندە هێزێکی بەهێز نییە ئەو دەسەڵاتەی نییە ڕێگری بکات لە پێشێلکاری بەڕاستی بین واقعبین بین. کۆمیسیۆن ڕێنمایی دەرکردووە و سزاشی دەرکردو بۆ کەسانی کە پێشێلکاری دەکەن. سزاکەی لە دەکاتە پێبژاردن لە 500,000 دینار تا 50 ملیۆن و هەروەها حەبسکردنیشی تێدایە و تەنانەت بێبەشکردنی کاندیدی تێدایە لەوەی کە مافی هەڵبژاردننی هەبێت. بۆیە پێویستە کاندیدەکان بخۆیان بەڵام پێشێلکاری هەیە بەڵێ پێشێلکاریکی زۆر هەیە لە ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق بە تایبەتی چونکە لەوێ دەسەڵاتی یاسا وەک پێویست بەرقەرار نییە و کاندیدەکان زیاتر حیزبە سیاسیەکان باڵادەستن بۆیە لەوێ بە ئارزوی خۆیان دەکەن. بەڵام کۆمیسیۆن تەواوی سەرپێچیەکان لەبەرەوەی 1000 تیمی پێکێناوە کۆمیسیۆن بۆ دەستنیشانکردنی هەر سەرپێچێک لە هەر شوێنێک لە شوێنەکانی عێراق ئەنجام دەدرێت چونکە ئەو هەڵبژاردنە تەواوی عێراق دەگرێتەوە. ئەگەرێمە باسی کاندید بکەین خۆ دەزانی ینی هەموو کاندیدەکان ئازادن لەوەی چون پرۆپاگاندا بکەن بەرنامەی خۆی تەڕع بکەن چ لایەنی سیاسی بێ چ قاوەرە بێ بەڵام ئایا ئەمەش بخۆی سنووری خۆی نییە پێویستە کاندید چون تەعامل لەگەل پانکارت دروشم بەرنامەکەی بکات چون تەڕع بکە. بێگومان ئەم جارە کۆمیسیۆن ئاماژەی بۆ داوە کە دەبێت بانگەشەکە لە چوارچێوەیەک دەرنەچێت کە یەک هاندانی تێدا بێ بۆ دژایەتیکردنی نەتەوەیی، هاندانی تێدا بێت دژایەتیکردنی دین، دژایەتیکردنی نەتەوە یاخود دین یا هەر بیر و بۆچوونێک بە شێوەیەک نەبێ هاندان کا ببێتە زیانگەیاندن و یادانەوەی پشێوی یا هاندان بۆ توندوتیژی ئەوانە هەمووی ڕێگری لێکراوە و سزای بۆ دانراوە و پێویستە لەسەر کاندید کاتێک هەڵبژاردن بۆ خۆی دەکات هەڵبژاردنەکەی لە چوارچێوەیەک بێت کە سنووری ئەو سنوورەی کە یاسای گشتی دایناوە ئەو سنوورانە تێنەپەڕێنێت و هەر شتێک یاساغا لە یاسای کۆمیسیۆن ئاماژەی پێدا و یاساکانی دیکەی بەرکاری عراقی ئاماژەیان پێدا و بە تایبەت یاسای سزادانی عراقی پێویستە وابەستە پێ پێیان و ئەو سنوورانە نەبەزێنێ. کاتە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەندێک دروشماندی دروشمی ینی زۆر پۆپۆلیستی بوون ینی هەندێک دەستەواژەی ناگونجاوی تێدا بوون چەند گرنگیانی لە ئێستاداوە ڕەچاو بکرێتەوە تا چەند ئیجراعاتی هەیە تا چەند منطقی ئەستە ئێستا کۆمیسیۆن درکی بۆ کردووە بێگومان لەبەرەوە یەک لە خاڵەکانەوەیە کە ئەو بانگەشەی کە دەیکە یا ئەو شعاری ئەو دروشمەی کە بەرزی دەکەی و پێویستە لە چوارچێوەیەوە بێکە بتانی جێبەجێ بکەی و ئەسڵەن ڕێگری لەوە کردووە کە کەسێک بانگەشە بکە بڵێ من کە دەرچووم مەسەلەن کارێکی لەو شێوەیە لە حکوومەتی ئایندا کە پەیوەست بێ بە بەرنامەی حکوومەتی ئایندا ڕێگری لێ کردووە و هەر کەسێک تەجاوزی ئەو سنوورە بکات لێپرسینەوەی لەگەڵ دەکرێت وەک دەکاتە ئەوەی کە دوور بخرێتەوە لە پرۆسی هەڵبژاردن. بۆیە ئەم جارە دروشمی گەورە و زەبەلاح کە شایستەی جێبەجێکردن نەبێ ڕێگری دەکراوە هیچ کاندیدێک و هیچ کانێکی سیاسی بۆی نییە ئەو جۆرە دروشمانە بەرزکاتەوە ئەگەر بەرزی بکاتەوە تووشی لێپرسینەوە و لێپێچینەوە دەبێت لەلایەن کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردننیە. بیڤیا ئەو کاندیدان هەر هەمووی جێ لە سەرنجی تو بێتەوە و پارێزەرێکی ئەمە بە پێی یاسا قەدەغەیە دروشمی پۆپۆلیست و تر دژەنەتەوەی کە هەر پێشتر با بووە. بەرحالێک ئێمە باسی پەرلەمان بکەین. پەرلەمان شوێنی یاسادانان و تەشریعات و چاودێری مؤسساتەی حکوومەتە بە تایبەتی پەرلەمانی عێراق کە عێراق لە ئێستادا سیستەمێکی پەرلەمانی هەیە هەموو شتێ لە پەرلەمانە بگومان سەرۆکاتی کومار و حکوومەت و تاکوتای کەواتە پێویستە دەنگدەری کورد خود دەزانین لە چارچەوەی عێراق هەرێمی کوردستان هەیە هەموو پێکاتەکانی هەرێمی کوردستان جیاوازن لە ماف و لە ئەرکا لە ناوچەکانی تر حتا لە چارەنووسیشە پێویستە خەڵک چۆن سەیری ئەم پرۆسە بکات. زانی پرۆسەکە پرۆسەیەکی زۆر گرنگە بۆ هەر تاکیکی عێراقی چونکە ئەو پرۆسەیە پەیوەست نییە بە نەتەوەیەک پەیوەستە بە چارەنووسی هاونیشتیمان و هاوڵاتیانی عێراقی بە شێوەیەکی گشتی و ئەو کورسیانی کە لە پەرلەمان خەڵک دەنگیان بۆ دەدا 329 کورسین 320یان دابەش بوون بەسەر پارێزگاکان و 9 کورسی هی کۆتاکانە کە پێنجیان هی مەسیحیەکانە یەکیان کاکەیەکیان هی فەیلەکانە یەکیان هی سابیعەیە لەبەرەوە ئەو 9 کورسیەش لەسەر کەمەنەتەوایەتیەکان دابەش بوون و یاخود کەمە ئاینەکان بۆیە هەر کەسە و یعنی دەتوانێت پشکی خۆی لە پەرلەمانی عێراقی وەربگرێت بۆ ئەوەی کە دەنگی بگاتە پەرلەمان چکە وەک جەناب دامەژت پێدا هەموو بابەتەکانی عێراقی
ئەوەی کە پێیوەستە بە هاوڵاتیانی عێراق لە ناو پەرلەمانی عێراق یەکلایی دەکرێتەوە بۆیە پێویستە هەر نەتەوەیەک هەر کەمە ئاینێک هەر هاوڵاتێکی عێراقی ئەو مافە لە دەست خۆی نەدا بۆی کە بتوانێت بەشداری بێت لە بڕیاری سیاسی عێراقی کە پەیوەستە بە خودی هەتا ئەوەش هەڵبەتا کرد بوو بیرهێنانە بوو بینەرەکان سەرڕاستکردن تعدیلکردن یاسای هەڵبژارتن هەر بوو دژاتی هەرمی کوردستان بوو لە بیرتە 2005 یەکەم خۆلی هەڵبژارتن کورد توانی 75 کورسی بەدەست بێنێت کە عێراق یەک باز نەبوو زۆر جار سەر و باس لەواکە کە پێویستە عێراق یەک باز نەبێستە 83 باز نایە ئەمەش بوو لێدانە ئەوەی کە کورد بلوکێکی بێز لە ناو پەرلەمانی عێراق نەبێت تا چەند گرنگە بینەران لەمەش ئاگادار بن دەزانی خۆی ئێمە بمانەوە نەمانەوە بەداخەوە لە چوارچەوەی عێراق دژایەتێکی زۆری کورد دەکرێت ئەوەی کە لە ڕابردوو بووە و بەردەوامیش باوەڕ دەکەم بۆ شێوە دەبێت چونکە ئێمە لە ڕکابەریەکدان بینی دوو نەتەوەی گەورە لە عێراق کە دەژین گەورەترین نەتەوە کە ڕکابەری عەرب کا ئێمە کە کوردین بۆیە ڕکابەریەکمان هەیە لەسەرەوەی کە کامان دەسەڵاتمان زیاتر هەبێ و کامان بتوانین زیاتر زمانی مبادرە بەدەستەوە بگرین لە پرۆسە سیاسەکاندا بەڵام کورد سەرڕای ئەوەی کە ئەو ڕێژەینە بەڵام توانیوێتی فشار دروستکە توانیوێتی مافەکانی خۆی داکۆکی لێ بکە بۆی کە لە پەرلەمانی عێراقدا دەنگێکی دلێر بێ ئەوەی کە ئێستا عێراق دیارە بۆ هەر پارێزگایەک بازنەیەکە دیسانەوەش لێدانە لە ئەوەی کورد بۆی کە کورد کەمترین ئەندامی بچێتە پەرلەمان چکە ئێمە لە هەولێر 15 کورسیمان هەیە لە سلێمانی 18 کورسیمان هەیە لە دوهۆک 13 کورسیمان هەیە لە دوهۆک 14 کورسیمان هەیە لە کەرکووک وابزەم 13 کورسیمان هەیە بەڵێ برێز ئەردەڵان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار زۆر سپاس کاکە سپاس بۆ سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس